بزوتنەوەی ئیسلامی ئەو کات جیاواز لە هێزە چەکدارەکانی دیکە لە ئامانج و بیر و باوەڕ و تەنانەت کۆڵنەدان تا سەرکەوتن هەر ڕەمزی سەرکەوتنی ڕاپەڕین بوون گەرچی ڕێژەی چەکداریان لەوانی دیکە کەمتر بووە بەڵام باوەڕی بەهێزیان بە جیهاد و تێکۆشان لە پێناو خەڵک و خودا و وەستانەوەیان بەرامبەر ستەمکار ئەوانی لە پێشەنگی ڕاپەڕیندا هێشت بوویەوە. ئەوەی کە دڵمان پێخۆش بوو ئەوەی کە سڵمالیان ناکردەوە چی بوو شەید بوون بوو لە پێناوی خوا و خەڵکی خوا. فەرماندەیەکی ئەو کاتەی بزوتنەوەی ئیسلامی دەڵێت بزوتنەوەی ئیسلامی بە زیاتر لە 2000 پێشمەرگەی چەکدار و سەدان ڕێخستنی ناوشارەوە بەشداری لە ڕاپەڕین کردووە و هیچیان لە هێزەکانی دیکە کەمتر نەبووە لە سەرخستنی ڕاپەڕین و پاکردنەوەی شارەکان لە ڕژێمی بەعەز. ئێمە لەو کاتە بزوتنی ئیسلامی هێزێکی زۆرمانە بزیاتر لە 2000 پێشمەرگە ئەگەر مباڵغە نەکەین یا زیاتر نەڵێن لەبەرەوەی کەوکو خۆی بێ پێشمەرگەمان هەبوو و یەکێک بوون لە هێزە سەرکیانی کوردستان کە بەڕاستی لەو کاتە ئەمە زۆرمان بوو بەگەڕانەوە بۆ ناو عێراق و کوردستان و ئازادی و ئۆشتانی ڕێژەی پێشمەرگەکان ئەگەر کەم بوو بێ معنەوەیەکی پێشمەرگەکەمان زیاتر بوو زۆر لەوە زیاتر بوو چونکە هەڵمەتی پێشمەرگی ئێمە ئەوە بوو کە بەڕاستی لە هیچ مردێکسڵی ناکرد. ئێمە کە ئەو بزوتنی ئیسلامی ئیشمان نەبوو پێشمەرگە بووین ئەمەمان بەژیان و بەڕزگاری هەبوو بەڕزگاری ئەم خاکە هەبوو. ئەوەی کە ئێمە لەو کاتە هەبووین نەخشەی داڕشتنی لەناوبردنی حیزب بەعەز بزوتنی ئیسلامی کاریگەری هەبوو ولا لە نەخشەکانە بەشدار بووین. پێش هاتنە ناوەوەی پێشمەرگە بۆ ناو شارەکان و خرۆشانی خەڵک دژی ڕژێمی بەعەز ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی تەنگیان بە بەعەز هەڵچنی بوو کە تەنانەت گرتن و ئەشکەنجەی ئەمنە سوورەکەی سلێمانی ئەوانی بە چۆکانە دەهێنا. ڕاستیەکەی ئەو ئامادە نەبووی بڵێ ئیلا بیرروباوەڕی بەرز و قایمی خۆی باوەڕی بە ڕزگار بوون باوەڕی بەخواکە فریای ئەم خەڵکاکە بێت باوەڕی بە خەڵک ئەمانەی هەموو دەرخست بۆ ئێمە کە ڕزگاربوون نزیکە. محەممەدی حاجی مەحموود لە ئەستورەکانی ناو چیرۆکەکانی ئەمنە سوورەکەی سلێمانیە کە هاوڕێکانی زیندانی باس لە ئازایەتی و خۆڕاگری دەکەن و دەڵێن محەممەدی حاجی مەحموود چەندین ڕۆژ پێش ڕاپەڕین دەستگیر کرا و یەکەم کەس بووە کە مژدەی ئازادی پێداون بەڵام چەند کاتژمێرێک پێش ئازادکردنی ئەمنە سوورەکەی سلێمانی لەلایەن جەلادەکانی بەعسەوە شەهید کراوە. کاتێ هێنایەن بۆ بەردەمی ژووری ئینفرادیەکانی ئێمە پیاوێکی زۆر مرد و ئازا لە دواوە تونگ دەستیان بەست بوو بە کەلەپشە بەڵام ئەوان لیانەدا ئەو پەلاماریەدانەوە ئازایەتێکی بێوێنەمان لێدی کە لە زیندانە نادرنەوە بینرێ ئامادە نەبوو ناوی خۆی بڵێ ئامادە نەبوو هیچ زانیاریە لەسەر خۆی بڵێ ئەوە لەسەر دەور و پسوو لەسەر هاوڕەکانی هەر هیچ بۆیە ئەوان کە لەو ئازاردانە زۆرەی بوونەوە ئەو هاتە بەر ژوورەکەمان قسەی لەگەڵ کردین ئێمە پێمان و دوتمان کاکە گیان تۆ لەسەر هەرچی گیراوی ئەگەر بکرێ خۆت ڕابگرێ بۆ ئەوەی دەردەکەت گرانتر نەبێ ئەوتی کاکەی وا دیارە دەمێکە گیراوە نەگاتان لە دنیاانەیە حکومت نەماوە هەردەمەتە لەم بینایە دوور بکەرەوە حکومت نەماوە بە دەستی خەڵکەوەیە و دڵنیا بن چەند ڕۆژێکی تر ئێرەش ڕزگارەکرێت و خەڵک ڕزگاریەکە کە ئەمەی وت بۆ ئێمە هەمش دەیەکی خۆش بوو هەم واز دەرچوو بەڕاستی قسەکانی ئەو هاتە دی. بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بە 3000 پێشمەرگە لە 3 مەڵبەندی جیاواز لە ناوچەکانی هەڵەبجە و هەورامان تا قەندیل بە پشتیوانی خەڵک و ڕێخستنەکانیان ڕژانە ناو شارەکان و بەعسیان ڕاماڵی ڕێخستنەکانیشیان پێش ڕاپەڕین بە جوڵانەوەکانیان بەعسیان هەراسان کردبوو لە زۆرێک لە شارەکانیش علەمداری ڕاپەڕین بوون ئەوەی ئەوان لە هێزەکانی دیکە جیا دەکردەوە هۆکاری ئازایەتی و تێکۆشانی بەردەوامیشیان بوو باوەڕبوون بوو بە جیهاد لە پێناوی خودا و لە دوای 28 ساڵ لەو مێژوەش ئەوەی ئەوانی لە نمایشی ئازایەتی دوور خستوەتەوە هەر جیاوازیانە لە هێزەکانی دیکە بەوەی ڕاپەڕینیان لە پێناو ئازادی بیر و باوەڕی خەڵک کرد نەک داگیرکردنی تەلار و تەپۆڵکەی شارەکان. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.